عائشة خاتون جارته فرمي أبو بكر الصديق يعني باوكم جاري كان سوين دي خوار فرمي سوين با الله لسر الزاوية پیاوێکی تر نییە بەقەر ئیمامی عومەر خۆشەویست بێ لەلام ئەمە ئەبوو بەکری سیدیق لە ناو مناڵەکانیە بەو شێوە وەصفی پیاو چاکێکی وەکو عومەری کوڕی خەتابەکە بۆچی یعنی ناویە هێنێ و وەصفیەکە لە ناو ماڵ و منداڵیە بۆ بیکەنە قودوە چاوی لێکەن ئەوانیش وەکو ئەو پیاو چاک بن کەسانێکی باش بن بەڵام دایک و باوکی ئەمڕۆ کەی خۆشەوێت لە ناو ماڵ و مناڵەکانیە باسی خۆشەویستی خۆی بۆ کێیەکە بۆ گۆرانی بێژە بە دیاریانەوە دانیشێ گوێ لەم گۆرانی بێژانە ئەگرێ و ماڵ و مناڵیشی تەماشایەکە بەو شێوە دواتر قودوەی مناڵەکانی بن بۆ گۆرانی بێژ چونکە مناڵەکانی ئەڵێن دیارە گۆرانی وتن شتێکی زۆر مهم و گەورەیە بۆیە باوکمەوە بە دیاریەوە دانیشێ و دایکمەوە بە دیاریەوە دانیشێ دەبێ ئەمەش بینە گۆرانی بێژ یاخود هەڵقە دایک و باوک بە دیاریەوە دانیشێ دەوا بینە ئەکتەر یاخود بەدڕەوشتی ڕقس ژنەکە کچەکاڵێ باوکمەوە سەیری ڕاقیساکە با منیش بمە ڕاقیسە دایکمەوە سەیری ڕاقیساکە بمە ڕاقیسە دیار ڕاقیسە مهمە هەموو کەس دانیشە سەیریەکە عەجیبێ بێت خۆ دانەنیشتووە لە بەردەمیانە ژیان نامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بخوێنێتەوە تاوەکوانیش بڵێن دەی با ئێمە چاو لە پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم هی سەحابەکان هی دایکانی مانداران هی ژنانی سەحابە وای نەکردووە بۆیە قودوەی باشی نەدیوە قودوەی خراپە بینێ و ئەیژەڵ دەبا ئەمەش وەکوانە خراپ بین کابینە دایکێر بۆ ساڵۆ نەچێ کابینە باوکێر بۆ کافتریا و گازینۆ چێ بەڵێ تر گەورە بۆیش حەزی لەوەیە کە بڕواتە کافتریا و بڕواتە گازینۆ لێ بەدڕەوشت بێ داوەتانی ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ چۆن ئەبوو بەکری سیدیق باسی سەلاح و پیاوچاکیەکە لە ناو خانەوادەکەیە بۆی چاوی لێ بکەن ساڵحی کوڕی ئیمامی ئەحمەدە فەرمێ باوکم هەموو جارێ کە پیاوێکی دیندار و خواناس و زاهیدە هاو بۆ لای منی بانگە کردەوی وەرە دانیشە بە سەیریکە بۆ ئەوەی ئەدەبی لێ فێربی زوهدی لێ فێربی دنیانەویستی لێ فێربی سبێنێەوە کۆبی بەڵام ئەمڕۆ مناڵەکەی بانکا لە وەرە سەیری چیکە وەرە سەیری دووگاڵیکە بە جمهوری فڵانە یاریزان ئەگەر نەبی بە جمهوری فڵانە یاریزان تۆ باش ناکەی مناڵێکی خراپە بی بۆیە مناڵەکەشی بێ ئاگا لە دین و لە خوا و لە قورئان و لە ژیان و لە ئەخلاق و لە ڕەوشت هەڵە بەزێتەوە با ئەدا هاوارەکە بۆ یاریزانێک سبحان الله و مناڵی وای لێ ئەگەر مامی خۆی ڕقی لەو یاریزانە بێ و مناڵە ڕقی لەو مامی خۆی بێ لەبەرەو یاریزانە کەس نازانێ یاریزان جوولەکەیەکی یەهودی وەکو میسی بۆ نمونە کەی ئەوەیە تۆ ماڵ و مناڵە پەروەردەکەی لەسەر خۆشەویستی ئەو کوا خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کێ لە ئێمە وتێتی ئەی هاوسەرەکە مەگەر بێت و پێغەمبەری خوات خۆش نەوێ صلی الله علیه وسلم لێت جیابمەوە بەڵام ئێمە بینین خەڵک بە هاوسەرەکەی ئەڵێ ئەگەر فڵانە یاریزانی خۆش نەوێ لێی جیابمەوە ئەوە کارەساتە لە وڵاتی موسڵمانانە ئاوا پەروەردەبی یعنی تۆ نەگوەلا ئوبەڕە بەڵکو دروستکردنی خانەوادەکانیش بەستیتەوە بەکێوە بە یاریزانێکی یەهودیەوە بە تیپێکی کافرەوە ئەو کارەسات بەڕاستی خۆشبەختی بۆ کەسێک کە خانەوادەکەی فێری خۆشەویستی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵەکانی کاوەکو ئەبوو بەکری سیدیق فەرمیسیۆن باڵا عایشە خاتونیش کەسێ لەسەر زەویانیە بە قەری ئیمامی عومەر خۆشم بوێ فەرمێ دوایی چوویە دەرەوە گەڕایەوتی عایشە خاتون سوێنەکەم چۆن خوارد فەرمێوتی هیچ کەسێ بە قەری ئیمامی عومەر عەزیز نییە لەلام بەڵام ماڵ و مناڵ والولد الوط یعنی ماڵ و مناڵ زیاتر نووساوە بەدڵەوە لە هەموو کەسێ ئینسان بە طەبیعەت وایە ماڵ و منداڵەکەی پارچەیە لە جەرگی ثەمەرەی فوعادیەتی زیاتر بە جەرگەوە نووساوە